جگە لەلایەن ئەکادمیەکەی لایەنە پەروەردەیەکەی وای کرد کە منداڵەکان بتوانن دڵخۆش بن و ئایندەیەکی گەش بۆ خۆیان دابین بکەن. ئەم جۆرە چالاکیانە بە گشتی وە لە قوتابخانەکە وا دەکات کەشەکی پەروەردەیی زیاتر دروست بکەێت جگە لە ڕوانگە ئەکادمیەکەیەوە با بڵێن. ئەمە وا دەکات منداڵ زیاتر مەسەلەن حەزی بۆ قوتابخانەکە خۆشەویستی بۆ قوتابخانەکە دروست بێ و بتوانێ پەرە بە خوێندن بدا و بەردەوام بێت. کاتن گرنگی بەلایەنی تەندروستی منداڵەکە دراوە لە باخچە. لایەنی تەندروستی خۆی لەسەروی هەموو شتێکە، پاکخاوێنی و فێرکردنی منداڵ چۆن تەندروستی خۆی دەپارێزێت، چۆن ژینگەکەی خۆی پاکەکات، چۆن قوتابخانەکەی دەپارێزێت، چۆن ناوپۆلەکەی دەپارێزێ. ئەمانە لایەنی تەندروستینە. جگە لەوەش ڕێخستنی خۆراکی منداڵەکان کە مامۆستایەکان دەورەشی یەکجار باڵایان هەیە دەتوانن وەکو ڕێنمووی کرد منداڵەکان فێر بکەن پەروەردەیان بکەن کە خودی خۆیان تەندروستیان باش بکەن. لە ڕاستیە لە ماوەی خوێندنی ساڵی ڕابردووی مناڵەکەمان لە باخچەی مناڵانی کۆشش ئاسوودەیەکی تەواومان هەبووە لە پەیوەندیەکی پتەوی نێوان دایک و باوکی مناڵەکان و تیمی تەواوەتی کۆشش لەگەڵ خوێندنەکان و سیستمی خوێندنەکەیان. ئەوە بۆ ئێمە زۆر مای شانازی بووە لەبەرەوەی کە لە هەر حاڵەتێکە ئەگەر مناڵەکەمان بۆ نمونە کێشەیەکی هەبوو بێ لە ڕووی سیستمی خوێندنەکە لە ڕووی تەعاملەوە یاخود ئێمە بۆ خۆمان لە ماڵی خۆمان ئەو کێشەمان هەبوو بێ بە ستافی کۆششمان سپاردۆ کە بە خۆشحاڵیەوە سەرکەوتوو بوون لە چارەسەرکردنی لەگەڵمانە. تەماشام کردێ لە چاو مەکتەبەکانیت کە جیاوازی کۆشش لەگەر باخچەکانیت کە یان لەگەر شوێنەکانیت کە مقارنەم کردیان. یەکەم ژ لە ڕووی پەروەردەوە زۆر یعنی ڕام لێ بووە و دووەم شتیش لە ڕووی کەلتوریەوە یعنی زمانی دایک ینی زۆر احتیمامی پێدەنەوە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان بۆ مەلهەجی خوێندنیشیان ینی ڕام لێ بووە کە بە ئینگلیزی ئەوە شتێکی باشە وەکو ئەو بووە کە کۆششم هەبژاردێ و دەستخۆشیان لێ دەکەم کەوا لە ستافی تاو باخچەی کۆشش کەوا تانیتیان لە ڕووی ینی ئەخلاقی و لە ڕووی ینی نظامی ینی منداڵەکان بەرەو پێشچوونێکی زۆر باش بووە. منداڵەکەم زعنی قسەکردن و شتی کوردی هەر نەدەزانی هیچ لەوێ زۆر باش فێر بووە زۆر احتیمامیان پێدەدا ینی لایەنی پەروەردەیی و لایەنی هەموو ناحیەک زۆر باش بوو لە هەموو ئەوە بوارە چی بوو.